دەستگای میدیای کورتسات لەگەڵ خوێندنگەی توی مەلیک بە هاوکاری یاخود بە هاوبەشی بەرهەمێکیان تایبەت بە ڕۆژی ئاڵا بەرهەمهێناوە کە لە وێنەگرتنی هاوکارمان بەرزان شاکار و کوێستان کاری مۆنتاژی بۆ ئەنجام داوە بە یەکەوە ئەیبینین فەرمووین. وادیان پرچی جودانە دوو دەکاتە چەند هەموو کێک وادیان وڵقی دەکاتە چوار کەچی ئەمن لە حسابان نمرەی کەم دەهێنا و داهاتمە خوارد ئەویش تەنیا لەبەر ئەوەی دەی من وابوو جودانە دوو دەبێ بە یەک نابێ بە چوار نەجید کەری دڵبڕ لە قیندڕندێ بێ ویژان و دین نەتوانی واقعی کورد نەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین لە پێش ئاگر پەرستیدا لە پێش موسڵمانێتیدا لە دینی و لە سەربەستیدا هەر کورد بووین و هەر کورد ئەبین نە عەرەبم نە ئێرانیم نە تورکێکی شەخستانیم نەکەر من خۆم نەژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم نە عەرەبم نە ئێرانیم نە تورکێکی شەخستانیم نەکەر من خۆم نەژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم کە کوردم و کوردستانیم